بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ بە هیوای کاتێکی شاد و ئارام ڕۆژوانانی عزیز تاعات و عیبادەتان قبول بێ. سپاس بەخوا ڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارم دانیار نورەدین کۆمەڵی بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە بۆی عزیز کەشکەش بکەین. دەست بەش. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی عزیز، خۆشحاڵین کە ئەمڕۆ ژاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ. هیواخوازین تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بن بۆی کە سەرجەم بڕگە و بابەتەکانمان ببینن. ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەمدا باز لە گرنگی مۆزەخانە دەکەین لە هەرێمی کوردستاندا کە ئەمە بابەتێکە لەوانەیە ئاوڕێکی جددی لێ نەدرابێتەوە بۆیە تا چەند گرنگە کەلوپورە خودت مۆزەخانەیەکی تایبەتمان هەبێت کە تەواوی ئەو کەلوپورە مێژوانی کە هەمانە بمێنێتەوە بۆی نەوەکانمان زیاتر ئاشنا بێ پێیانوار. وها لە تەوەری دووەمماندا باز لە ناڕزایی مامۆستایان و بایکۆتکردنی سەرتاسەری خوێندن دەکەین لە هەرێمی کوردستاندا، هەرچەنە ئەم یەک دوو ڕۆژە موچەیان پێ دەدرێت بەڵام ناڕزایەتیەکان هەر بەردەوامیان هەیە. وەروها لە تەوەرەی سێمیشماندا باز لە دروستکردنی شیرینی و خواردن دەکەین لەگەڵ کۆمەڵێک بڕگە و بابەت و راپۆرتمان بۆ ئامادە کردو ئینشاءڵڵا بەدڵی ئێوەی عزیز دەبێت. بەڵێ دانیار دەمەوێت سوپرایزێکیش بۆ بینەران هەبێ ئینشاڵڵا دەرفەت دەبێت لە یەکێک لە بەرگەکانمانایە کلیپێکی نوێ یەکێک لە دەنگخۆش و هونەرمەندە زۆر دەنگخۆشەکانمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین لە دەرفەتێکی زۆر گونجاوە کەوا بۆ ئەوەی عزیزمان ئامادە کردووە پێشکەشتانەکەین. سەرەتاش با بزانین ئەو وەزعی پلەی گەرما و وەروە وەزعی بارودۆخی کەشوهەواشی بەسەرهاتووە کە دانیار بەڕاستی یەک دوو ڕۆژە زۆر پلەکانی گەرمان بەرز بوونەوە بۆ هیوای ئەم هەفتەیەش خاترمان بگرێت تاوەکو مانگی پیرۆزی ڕەمەزان تەواو بێت لەو لاش گەرم کاقینا لە بەرژەوەندی کۆرۆنا و نەخۆشی ئەم ڤایرۆسە درمیەیە کە هاتووە لە بەرژەوەندیەک لێ گەرماکە. با بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆ لە هەرێمی کوردستان چۆن.
بەڵێ عزیزان دەچین لای بڕکەیەکی دیکەی بەرنامەکەمان ئەویش نرخی دراوەکان بزانین نرخی دراوە جیانەکان بەرامبەر بە دراوی عێراقی چەندە پێم وابێت نرخی دراوی دۆلار بەرامبەر بە دینار داوەزینێکی بەخۆ بینەوە پێکەوە بینەری دەبین بزانین ئەمڕۆ نرخی دراوەکان چەند. وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر ئەلبەتە پێشوەختەش ئەگەر ئاماژەبەوە بکەم هەژتی با بڵێن هەژدەی مانگی پێنجی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی مۆزەخانە لە هەموو جیهانە یاد دەکرێتەوە یاخود ڕۆژێک دیاریکراوە بۆ ڕۆژی جیهانی مۆزەخانەیە مەم ڕۆژە بە دەرفە دەزانی لێرەوە قسە لەسەر ڕۆڵ و گرنگی مۆزەخانەکان یاخود مۆزەخانەیەکی نیشتیمانی یاخود ئەو مۆزەخانانەی کەوا تیاندا جێوارە مێژوویەکانی شارستانیەتە کۆنەکانی مرۆڤانی دەورانی زووی بەتایبەت ئەم وڵاتی خۆمانیان تێدا پارێزراوە تا چەند گرنگی بە مۆزەخانەکان درراوە مۆزەخانەکان تا چەند گرنگن تا چەند پێویستە سەردانیکردن و گرنگیدان و دروستکردنی مۆزەخانەکان بێتە کەلتور و بێتە بەشێک لە ژیان و ژیاری ئەو با بڵێن خوێندکار و لاوانەی کەوا لە قۆناغەکانی خوێندندا گرنگی بە مۆزەخانە بدەن بۆ قسەکردن لەسەر گرنگی مۆزەخانە میوانداری زۆر بەڕێ عوسمان تێفێق مامۆستا لە بەشی شوێنەواری زانکۆی سلێمانی و هاکاتیش خوێندکاری دکتۆرا هەر لە بەشی شوێنەواری زانکۆی سلێمانیمان کردووە مامۆستا زۆر بەخێربێی پیرۆزبایی لە جەنابەت وەکو شوێنەوارناس هەڵبەتە خۆشم هەر هاوکار و پیشێن وەکو شوێنەوارناسێک و تەواوی شوێنەوارناسان و کارمەندانی مۆزەخانە دەکەین بە بۆنەی ڕۆژی جیهانی مۆزەخانەوە و دەمەوێت لەوەشەوە دەست پێ بکەم لە ڕۆژی جیهانی مۆزەخانەیە لە باسێک لە مۆزەخانە بکەین لە هەرێمی کوردستان و وەروە مۆزەخانەش ئەگەر زیاتر بۆ بینەرانمان بناسێنیت. مۆزەخانە لە هەرێمی کوردستان تەمەنێکی زۆر کەمی هەیە لە چاو مێژووی مۆزەخانەکان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کە مێژووی مۆزەخانەکان کێیە یاخود لەکێوە دەست پێکات وەکو ئۆزانین مرۆڤ هەر لە سەرەتاوە خۆی ئەوەی هەبووە کە شتی کەلوپەلی ئەنتیکە و شوێنەواری ئەو شتانی کە لە بەلایەوە سەیر و سەمەرە بۆ کۆی کاتەوە بەپێی ئەو کتێبانی کە لە بواری مۆزەخانە ناسیە و زانستی مۆزەخانەیە ئیشەکەن کۆنتترین مۆزەخانەیە وەکو یەکەمین هەوڵ بۆ مۆزەخانەی گەڕنەوە بۆ عێراقی کۆن کە کاتی خۆی لە شاری ئور چەند کنەپشکنینی کراوە لە ساڵ 1904 بۆ 5 کۆمەڵی شوێنەوار دەرکەوتووە کە هی سەردەمەکانی هەزاران ساڵ پێش خۆی بووە و هەروەها لە ژوورێکە کۆکرابوونەوە کۆمەڵێک ینی بەپێی شیکردنەوەکان ئەمە جۆرێک بووە لە مۆزەخانە کە بەکار هاتون کەلوپەلی کۆن هێڵراونەوە بۆ سەردەمێک دواتر و بەکار هاتون وەکو مۆزجۆرێک لە مۆزەخانە بۆ بواری فێرکردن دواتر لە سەردەمەکانی ترە لە سەردەمی میسری کۆن لە سەردەمی فیرعونەکان و هەروەها لە میسری لە سینی کۆن بۆ نمونە لەلایەن ئیمپراتۆریەکان و زۆر گرنگیان بە خۆشنووسی ئەدا خۆشنووسیان وەکو پیکەر وەکو لە هاوشانی پیکەرسازی هاوشانی تابلۆ دروستکردنی یاخود وێنەکێشان بەلایەنەوە گرنگ بوو ئەمانیان هەڵەگرت پاشاکان وێنەی خۆیانیان هەڵەگرت یاخود نووسینەکانی خۆیانیان هەڵەگرت نمایشیانەکرد بۆ کەسانی کە ئەو پاشانەی هاوتاکانی خۆیان کە سەردانیانە ئەمانە ئەڵێ وەکو فکرێک وەکو سەرەتایەک چۆن مۆزەخانە لێرەوە وردە دەست گەشەی کردو بەڵام وەکو مۆزەخانە وەکو یەکەمین مۆزەخانە لە جیهانە ئەگەرنەوە بۆ سەدەی 18 و 17 یەکەمین مۆزەخانە توانین بڵێن مۆزەخانەیەکە لە شاری ئیتالیا لە شاری ڤینسا ئەو مۆزەخانەیە وەکو یەکەمین مۆزەخانە لە سەدەی 16 ناوبەستن دەکرێت بۆ فۆرمێکە مۆزەخانەی تر ئەو ئەتوانین بڵێن هەرچەندە تا ئێستا پێ زۆربەی زانایان پێیان وابوو کە مۆزەخانەی ئشمۆلیە لە بەریتانیا بەڵام بەپێی ئەنێک لێکۆڵینەوەی تر هەیە ئەوەی تریانەوەی ئیتالیا کۆنتترینەکە لە سەدەی 16 تقریبان لە ساڵی 1530 ئەلو کاتا دروست بوو ئیتر لێرە بە دوام مۆزەخانە گەشەی کرد پێشتر مۆزەخانەکان بەکار هاتن زیاتر بۆ پیشاندانی دەسەڵاتی پاشاکان و کەسانی کە دەوڵەمەند بوون کەلوپەلی خۆی هەڵەگرت کەلوپەلی کۆکردەوە لای خۆی دایانە خەڵکێکی دەرەوە ئاهات میوانێک دەرەهات سەدانیان نەکرد ئەمانەیان وەکو مۆزەخانە نمایشی بەس وەکو مۆزەخانە بۆ ڕووی خەڵک کرابێتەوە لە سەدەی حەڤەوەی تر دەستکراوە بە مۆزەخانە بە ڕووی هاوڵاتیانە زۆر باشە مامۆستا ئەگەر باز لەوە بکەین مۆزەخانە تا چەندێک گرنگەواتە ئەسڵ مۆزەخانە بۆ هەبێت یعنی لە ئێستادا با بێنە سەر هەرێمی کوردستان جای لە هەرێمی کوردستان هەرچەندە خۆشبەختانە مۆزەخانەی سلێمانی هەولێر و دۆهۆکمان هەیە
کارکتەری زۆر ماندووشی تایە جێگەدەستیشان دیارە بەڵام ئایا پێشەوەی بە ئەم پرسیارە ئەمە بکەم گرنگی دراوە لەلایەنە پەیوەندیدارەکان بە مۆزەخانە یان لەلایەنی مادی لەلایەنی معنەوی لەلایەنی دروستکردنی لینکی نێودەوڵەتی بۆ مۆزەخانەکان خۆی بەداخەوە ئەوە یەکێکە لە گرفتەکان کە بەهۆی ئەوەی ئەم وڵاتانە وڵاتی نەوتین زۆر گرنگ نەدرا بە بوارەکانی تریکە گەشت و گوزاری ئەوانەیە کە ئەتوانرێت داهاتی لە ڕێگەیەکی ترەوە بۆ دەستکەوێت عێراقیش و کوردستانیش وەک لە عێراق و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بە کەمی گرنگیان بە بواری مۆزەخانە ئەوانەدا ئەسڵەن ئەڵێن زانستی مۆزەخانە یاخود دنیای فکر بۆچوونی ئایدیای مۆزەخانە لە ئەوروپیە لە ئەسڵە لە ئەوروپاوە سەری هەڵداوە هەرچەنە بەداخەوە ئێمە خۆمان خاوەن شوێنەوارەکەین بەڵام لێوە سەری هەڵداوە هاتۆتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە ئەو وڵاتانی کە ئەمریکا بەریتانیا داگیری کرد مستعمەری بەریتانی بوون یەکەمین وڵاتن کە مۆزەخانەی تیاکراوەتە بۆ نمونە پاکستان هەر مۆزەخانەکان لەلایەن بەریتانیا کراوەتە هندستان بە هەمان شێوە هەروەها لە عێراقیش ساڵی 1923 بەریتانیەکان مۆزەخانەیان لە عێراق هێنایەکایەوە ئەمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1960 یەکەم مۆزەخانەی سلێمانی بۆکو بەڵام بەداخەوە ینی زۆر بەدەگمەن ئەبینی دە حکوومەتەکان لە کابینەکانە بێن پرۆژێکی تایبەتیان هەبێ بۆ مۆزەخانەکان تەنانەت لە سەدەی 19 ینی سەدەی 19 ئێستا بە سەدەی نەشناڵ میوزیەمەکان ناوەبرێت نەشناڵ میوزیەمەکان مەبەستی چییە؟ ئیتر سەدەی گەشەسەندنی نەتەوایەتی بوو یعنی هەرچی وڵاتانی دنیا ئەو وڵاتانی کە گرنگیان بە نەتەوەکانی خۆیانەدا هەڵەسان مۆزەخانەیان بەکارەهێنا بۆ گەشەسەندنی فکری نەتەوایەتی لە ئیسرائیل نمونەمان هەیە لە کاتێک ئیتیحادی ئەوروپی بۆ نمونە دروست بوو زۆربەی وڵاتانی ئەوروپا یان ئێمە ڕەگەزێکمان هەیە کە پەیوەندیمان بە یەکەوە هەیە هەموو ئەوروپیەکانی خوێنین هەستان لە ڕێگەی بەکارهێنانی مۆزەخانەکانەوە چەند گەلەریکیاندانە بۆ یەکێک لە گەلێرەکان ئەگەر هەڵەنە the origin of European یاخود ئەسڵی ئەوروپیەکان ئەمە ناونیشانی گەلەرێکە بوو کاتی سەیرەکەی بۆ پارچیان هێناوە لە ڕۆما پارچێکی تریان هێناوە لە ئەڵمانیا هێنایان پارچێکی تریان هێناوە لە ئەوروپای باکوور هەمویان داوە لە یەکە ئەمانە هەمویان یەک ڕەگەزن لە ڕێ مۆزەخانەوە پەیامی نەتەوایەتیشان بەتەکید بەڵام ئێستا سەیرەکەی لە ئەمریکا جۆرێکی تری مۆزەخانە هەیە یعنی سیاسەتی مۆزەخانە لە ئەمریکا جیاوازتر زیاتر زانستیە لە بواری زانستا بەکارێنی لە بواری پەروەردە و فێرکردنا بۆ نمونە لە هەموو قوتابخانەکان ئەتوانین بڵێن ساڵانە ئەبێت چەندین جار سەردانی مۆزەخانەکەکەن ئەکسڵەن هەندێک زانکۆ هەیە بۆ نمونە زانکۆی هارڤارد چەند زانکۆیەکی گەورەیە لە بابەتی زانستی سروشتیە ئەوەی کە پەیوەندی بە ئاژەڵ و گژ و گیا و ئەوانەوە ئەدات هەمووی پشت بە مۆزەخانی شوێنەوە مۆزەخانێکی زانستی ئەبەسەکە لە وڵاتەکەی خۆیان سەر بە زانکۆکەی خۆیت یعنی هەندێک وڵاتی تر هەیە بۆ نمەوەکو وڵاتانی عەرەبی وەکو میسر و ئەردەن مۆزەخانە زیاتر بۆ لایەنێکی گەشتیاری بەکارهێن بۆ هێنانی پارە یاخود گەشتیار سەردانیانەکە و داهاتیان لێو زیاد دەکرد یعنی ئەتوانین بڵێن مۆزەخانە چەندین ڕێگای هەیە بۆ ئەوەی هەد بێت یعنی چەندین هۆکار هەیە ئەکرێت کە مۆزەخانە هەبێت ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان مۆزەخانە هەر عێراقیش بەگشتی مۆزەخانەی شوێنەواریمان زۆرە ئەمە لەگەڵ ئەوەشە نەک زۆرە بەداخە یعنی کەمە زۆر کەمە خۆی لە عالەمە ئێستا ئیسرائیل بە پێی ژماری بەراوردی دانیشتوانەکە یەکەم وڵاتە لە عالەمە کە مۆزەخانەی زۆرە 230 مۆزەخانەی هەیە بەراورد بە دانیشتوانەکەی لە ئەمریکا هەموو 100,000 کەسێک مۆزەخانەیەکی بەرەکەوێت لە کوردستان کەمە ئەو ڕێژەیەمان زۆر ئەو پرسیارە ڕەنگە دروست بێت زۆر جار لای ئێمە ئەو فکرەی هەیە کاتێک کە باز لە مۆزەخانە دەکرێت ڕاستەوخۆ لەگەڵ زانستی مۆزەخانە و زانستی شوێنەوارناسی ئارکێۆلۆژی تێکەڵ دەکرێت بەحکومی زۆربەی کارکتەرەکان کە لە مۆزەخانەکانی شەکەن لە تەواوی گیانیش تا ڕادێک لە هەرێمی کوردستان بە تایبەتی شوێنەوارناسان لە کاتێک وەک بەڕێستا ئاماژەتان پێکرد مۆزەخانە کرێ مۆزەخانەی مەسەلەن بایۆلۆجی جیۆلۆجی یاخود بەردشناسی یان کۆمەڵێک ڕۆکناسی ئەمانە ئێستا هەیە لە جیهانە لە مۆزەخانەکان ینی هەست ناکەن ینی بۆ لە هەرێمی کوردستانە تەنانەت کە خۆشمان خاوەنی پاژماوە شوێنەوارەکانی گرنگی پێنادرێ هیچ ڕێگایەک هیچ هۆکارێک هیچ شتێکەیە مەسەلەن جگەل لە مۆزەخانانە مۆزەخانەی تر بکرێتەوە یان هەرمانە خۆی لە ئەوروپا و ئەمریکا کە بە تایبەتی مۆزەخانە زۆر گەشەی کردووە حکوومەتەکان ڕێگەیان داوە کەتی تایبەت دەوری هەبێ لەم بابەتە بەڵام لەژێر کۆنتترۆڵی حکوومەتە ئێستا تۆ بڕۆ مۆزەخانەکانی ئەوروپا یاخود زۆربەی جار کەلوپەلەکانیان ئەفرۆشن یاخود کەلوپەری تازە ئەکڕن لە دەرەوە ئەیکڕن مۆزەخانە تا ڕادەیەک سربەخۆیەکیان هەیە یعنی هەرچەنە ینی ئیدارەیەکی گشتی هەیە بۆ مۆزەخانەکان هەر وڵاتە ئیدارێکی هەیە وەکو دائیرەیەک وەکو دەستگایەک ڕێکخراوێکی هەیە ئیداری مۆزەخانەکانەکە بەڵام مۆزەخانەکان خۆیان سربەست کراون چۆن داهاتیان دەسەکەوێت لە ڕێگەی داهاتی خۆیان چۆن کەلوپەلەکانیان دەست ئەکەوێت بۆ چۆن نمایش ئەکەن ئیتر ئەمە وای کردووە کە
هەوڵ بدەن جوانترین و ڕێک و پێکترین و تازەترین و زانستیترین نمایشت بکەن بۆی زیاتر خەڵک سەردانی کات لە ڕێگەی ئەم سەردانکردانەوە فەندیان دەسەکەوێت بۆ نمونە ڕێکخراوێکی گەورەی وەک بۆ نمونەوەکو ئەپڵ ئەتوانێت ساڵانە ئەو مۆزەخانەی ئەڵێ مادەم 6 ملیۆن گەشتیاری هەیە سەردانێکە و 2 ملیۆنی نیوی فێرخوازە من ئەتوانم لە بەرەوەی فەندی بابەتی پەروەردەیی ئەەکەم هەڵەسە ملیۆنی $2 2 ملیۆن دلار یا بۆ مۆزەخانان ئەمەشەکە واکە کە مۆزەخانەکان دایم لە گەشتە سندن و بەرەودانابن لە کوردستانیش ینی ئەگەر حکوومەتی هەرێم هەوڵ بدەیان دەستکراوی مۆزەخانەکان یاخود دائیرەی شوێنەوە دەستکراوە بکە بە تایبەتی پارەشی ئەوێت خۆ یەکێک لە گرفتەکانی دروستکردنی مۆزەخانە ئەوەیە پارەی زۆری ئەوێت یەکەمیان تۆ ئەبێ بینایەکە هەبێ دواتریش ئەبێ کەلوپەلی دەستکەوێت و دوای ئەوە بێ نمایشتیکەی دوای ئەوە بێ ستافی هەبێ قرس ینی چەند ساڵێکی ئەوێتە سەرخۆی و تا داهاتی خۆی دەستکەوێت بۆیە ینی لە حکوومەتی هەرێم یاخود لە عێراق وەکوتم هەر کەلتورەکەمان وایە کەلتورەکە زۆر گرنگی بە بواری پەروەردە و مۆزەخانە ئەو بابەتانە نادرێکە جۆرەکانی مۆزەخان نەکرد مۆزەخانی شوێنەواری جۆرەکانی تر بۆ نمە مۆزەخانەی جیۆلۆجی وەکو خۆ ئاماژە پێکرد زۆر گرنگە مۆزەخانەی زۆلۆجیمان هەیە بۆ نمونە زۆرن جۆرەکانی مۆزەخانە ئێستا ئەوەی ئێمە لە کوردستان هەبێت تۆزە سەرکەوتوو بێ ینی دڵخۆشکرد بێ مۆزەخانەی ئەم نەسوورەکەیە تا ڕادەیەکی زۆر باش ئەتوانێت دایم ئەبدەیتی خۆی بکە هەرچەنە زۆر دەسڵاتێکی مادی وای نییە بەڵامەکو وردەوردە گەشایەکە وردەوردە ئیشی باشیان هەیە یعنی من خۆم لەگەڵ ئەوە مۆزەخانەکان تا ڕادەیەک سەر بە پارێزگارەکان بنەک بە سەر بە لا مرکزیەتیان هەبێت زۆر باش مامۆستا پێت وانیە گرنگە کە بۆ سەرەتای ئاشنابوونی مۆزەخانە بە نەوەکان لە پەروەردەی و دەست پێ بکەین لە قوتابخانەکان و دەست پێ بکەین من بەنسبەت خۆمە هەر لە قوتابخانە تا زانکۆم تاواکرد مۆزەخانەم نەبینی ئەنی گرنگیەکی نەدرابەوە کە زۆر حەزم لێ بڕۆم ئەوە بەڵە لەو ڕێگەیەوە بتوانێت کە خەڵک ئاشنا بکریانەوەی نوێ ئاشنا بکرێ بە کە ئێمەش کولتورێکمانە ئێمەش مۆزەخانەیەکمانێ خاوەنی مێژوویەکی دێرینەوە تا بەڵگەمان هەیە تا چەند گرنگە کە لە ڕووی پەروەردە هەر لە بیدایەتەوە گرنگی بەم بوارە بدرێت خۆی یەکەمین کاتێک ئەڵێن یەکەمین مۆزەخانەکان وەکو باسمان کە مێژوویەکی زۆر دووری هەیە مۆزەخان بەڵام کە ئەڵێ یەکەمین مۆزەخانەکان ئەوانە حساب ئەکرێکە خەڵک سەردانی کردوون بە تایبەتی تریش ئەوانن کە بۆ باری فێرخوازی لە زانکۆکان یاخود لە باری پەروەردەی بۆی ئەڵێن ئەمانە یەکەمین مۆزەخانەکان یعنی ئامانجی سەرەکی مۆزەخانە ئەڵێ ناوەندێکی فێرکاری نافەرمیە یعنی تۆ توانی لە مۆزەخانە وەکو مەکتەب سوود وەرگری بەڵام ئیجبار نیت یعنی تۆ لە ناو پۆلانی ئیمتیحان ناکرێت ئەتوانی یعنی ئاها پێناسەی بۆ منە ئایکۆم ئەو دەستگایی کە ئەمڕۆی دانا بە ڕۆژی مۆزەخانە تازەترین پێناسی کە لە ساڵی 2009 کردوێتی ئەڵێ مۆزەخانە دەستگایەکی قازانجنەویستی فێرخوازیە یعنی ئەبێ بۆ باری پەروەردە ئیسفادەی لێ بکەیت ئەگەر جاران مۆزەخانە بۆ من هەڵگرتنی پارتی شوێنەوە بۆ ئێستا مۆزەخانە یەکەمین مەرجی مۆزەخانە ئەبێ بۆ بواری پەروەردە و فێرکاری ئیسفادەی لێ بکرێت وەکوتم لە هەرێمی کوردستان و لە عێراق و هەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کەم گرنگی بۆ بوارە دراوە هەوڵ هەیە زۆر جار بۆ نمونە مۆزەخانی سلێمانی لە ساڵی 2009 چەندین جار هەوڵ ئەوە درا بەڵام بەحۆی ئەو هەموو نەمبوونی مەعاش و ڕاگیرانی دەوام و شەڕ دێتە پێشەوە ئەوانە وایەکە هەموو جارێ ئەو پرۆژانەی کە تۆ ئەنجامی بێ ڕێگری لەکەوە بە خۆشحاڵیشەوە ئێستا مۆزەخانی سلێمانی بەشێکی بچکۆلانی هەیە کە پێڵێن بۆ مناڵان بابەتێکە زیاتر بۆ بواری پەروەردە و فێرکاری کە زانکۆی گڵاسیۆ بەریتانی ئەوان پێهێستاون پرۆژەکەیان کرد هەرچەنە بچکۆلانیە بەڵام ئەتوانین بڵێم دووەم نمونەیە لە عێراقە کە ئەو جۆرە کرابێ کاتی خۆی لە مۆزەخانەی بەغدا هەبوو ئێستاش لە مۆزەخانی سلێمانی ئەمانە وردە هەوڵە ئەبێ وردەوردە حکومەت بیر لەوە بکاتەوە جۆرەکانی مۆزەخانە زیادکەوە هەم مۆزەخانش بۆ بواری پەروەردە و فێرکردن کاتەمەوە سازمان پێ وایە مەسەلەن زۆر زۆروریە لە هەرێمی کوردستان مۆزەخانەی نیشتیمانیمان نییە هەتا لە زۆربەی وڵاتان مۆزەخانەیەکی نیشتیمانیە لە کۆنترین شارستانێتی ئەم نەتەوەەوە هەتاوەکو بۆن منە هەرێمی کوردستان کە ئێمە ڕێستان زانن لە چاقەکانی پێش مێژووەوە لە چاخی بەردینەوە هەتاوەکو دۆزینەوەی کۆمەڵێک پاژماوە و پارچەی کەسوهێن ئەو با بڵێن هاوڵاتیە کوردانێکەوە ئەنفال کرانکەوە پارچماوەکانیان دۆزرایەوە کە با بڵێن هی 20 ساڵ و 30 ساڵێک لەمە بەربوون یعنی مۆزەخانەیەکی نیشتیمانی تا چەند ضرورە هەبێ لە کۆنترین مێژووی ئەم گەلەوە هەتاوەکو ئەمڕۆ تۆ سوودی لێوەربگری وەروە حکوومەتیش ڕێنمایت پێشنیارت چییە مەسەلەن شاید الله خوا بکە یەکێک کەواگوێ لێمان بێ بەشکۆم ئەم پێشنیارانە بە هەند وەربگرن کەوا لە سیستەمی پەروەردەیە مەسەلەن هەریش ناساڵانە دووجار بۆنمونە لە خوێنگاکان بچنە مۆزەخانەکان تا بناسن و بۆی خوێندکارەکانیش جۆرێک لە جۆرەکان بە نافەرمیش هەنێک زانیاری وەرگرن
مۆزەخانەی نیشتیمانی ئەکتوان بڵم هیچ وڵاتێک نییە لە عالەمە ئێستا نەک هەر وڵات هەرێمیش کە مۆزەخانەی نیشتیمانی نەبێت. مۆزەخانەی نیشتیمانی بەپێی پێناسەکانیان ئەو مۆزەخانە کە کەلوپەلی هەموو شوێناوەری وڵاتەکە یاخون کەلوپەلی وڵاتەکە هەمووی ئەگرێتەوە. ئەمە یەک. دووهەمیش ئەبێت پەیامێکی هەبێت مۆزەخانەی نیشتیمانی، یعنی پەیامی تۆ چیە؟ هەم کەلتوری وڵاتەکە بناسێنی، هەم لایەنی جیۆلۆژیای وڵاتەکە بناسێنی، هەم لایەنی سروشتی وڵاتەکە بناسێن. دوای ئەم بوون منە جۆرە باڵندەیەک لەوە لە هەرێمی کوردستان هەبێت لە هیچ وڵاتێکی دنیا نەبێت. زۆر شتی تر ئەکرێ هەبن. یعنی ئەمانە پەیامی مۆزەخانەی نیشتیمانی هەروەها وەکو وتم لە ئەوروپا ئێستا بەرزترین وڵات یعنی هەرێمەکانی دنیای لە ڕووی دیموکراتیەوە سەیرەکەیت هەزارەها ئەگەر بڵێم مۆزەخانەی نیشتیمانیان هەیە. تەنانەت چەند ساڵێک لەمە بە 2002 گەورەترین کۆنفرانسیان کردەوە لەسەر مۆزەخانە نیشتیمانیەکانی ئەوروپا 909 لاپەڕەیە بەس پرۆسیدینگی کۆنفرانسەکانی من ئێستا هەمەوکو. یعنی سەیرەکەی هەموو وڵاتانی دنیا گرنگی بە مۆزەخانەی نیشتیمانی ئەدەن وەکو هەموو یعنی بۆ لایەنی پەروەردەیە، بۆ لایەنی ناساندنی نەتەوایەتی خۆت نەتەوەکەی خۆ کیت تۆ کیت. سایەکە گێتە کوردستان پێی خۆشە بزانێ بۆ نمونە کەلتوری کوردی لە ڕووی خۆراکیەوە چۆنە، جلوبەرگی کوردی چۆنە. ئەمانە مۆزەخانەی نیشتیمانی ئەتوانێت ئەو نەهامەتانەی بەسەر میلەتەکەی تۆ هاتوون ئەتوانێت لە ڕێگەی مۆزەخانەی نیشتیمانیەوە بیان ناسێنیت. یعنی مۆزەخانەی نیشتیمانی پەیامی زۆرە، ئیشی زۆرە، ضروریشە. یعنی بەلای منەوە یعنی یەکێکە لەو شتانی کە یعنی یەکەم پرۆژە بێ حکوومەتی هەرێم ئەگەر لە داهاتوە ئیشی لەسەر بکات مۆزەخانەی نیشتیمانی هەبێت، لە هەولێر هەیەبێت، لە دهۆک هەیەبێت، لە سلێمانی هەیەبێت، لە هەموو شارەکان مۆزەخانەیەکی نیشتیمانی هەبێت، هەمووشیان پەیوەندیان بە یەکەوە بۆی زۆر بۆشایی هەیە توانێت پڕیکاتەوە بۆ هەم بۆ بواری پەروەردە فێرکردن. ئەگەر بەراورد بکەین ئێستا ئێمە لە کوردستان توان بڵێ ملیۆنێک خوێندکار هەیە، ملیۆنێک زیاترە، بەزە داتاکەم لە بەردەست نییە، بەڵام 4 مۆزەخانەیە 5 مۆزەخانەمان هەیە. تۆس ئەگەر ئەم هەموو خوێندکارە بچێت ناو 4-5 ینی فرسەتی ئەوەیان نییە سوود لە مۆزەخانانە وەرگرن. بە بۆچوونی من هەموو قەزایەک چۆن هەموو دایرەیەکی تایە، بە بۆچوونی من هەموو قەزایەک پێویستە مۆزەخانەیەکی تایە ئەگەر یەک ژووریش بێت. ینی ئەگەر هەموو پەروەردەیەک بۆ نمونە ناوەندی پەروەردەکان ئەتوانن مۆزەخانەیەکیان بۆ بکرێتەوە بۆی هەم لە ڕووی پەروەردەیەوە سوودی لێ وەرگیرە، هەمیش تۆزە خوێندکار لەوە دەرچێ هەموو ڕۆژە لە ناوپۆل و ئەوان نابێت. مامۆستا ئێوە لە زانکۆی سلێمانی بۆ پێیەکە بەڕێستان مامۆستان لێیە قوتابیان چۆن ئاشنا دەکەن بە مۆزەخانەکان لە ڕێگەی مەیدانی و یاخود لە ڕێگەی کەو ڕاستەخۆ ئەو کەلوپور و شتم ئەو بابەتانی کە لە مۆزەخانەکاندا هەن بیبینن گەشتیان پێ دەکەن یاخود شەرحکردن و زانینی بابەتەکانە؟ وەکو وتمان نەکەوێتە سەر کە توانای مۆزەخانەکان ئایا مۆزەخانەکان تا چەند توانای هەیە ئەو هەموو خەڵکە وەرگێت. ئەمە یەک. دووهەم جۆری سیستەمی زانکۆیەکان ئێستا بەداخەوە لە کوردستان زانکۆکانی کوردستان پێش ئێستا سیستەمی پرۆسسێکی تازە پێیا بووە بە ناوی بۆڵۆنیا پرۆسس. ئەمە لەوەشێ بتوانێت باشتر بێت پرۆسسەکە، بەڵام بەپێی پێشووتر زۆربەی لە مۆزەخانەکان لە دوانیوەڕوانەدا ئاخرێت. ئێمەش زۆر جا پێویستمان بۆ هەیە تەلەبە لە دوانیوەڕوانەکان بەرین تەلەبەش لە زانکۆ نامێنێت. یعنی زۆرتر لە کوردستان زانکۆکان ئەوەنەی کار لەسەر نەزەریات ئەکەن، زۆر کەمتر لەسەر پراکتیکەکان. ئێمە ئەوەی کە ئێمە زۆر ئیشی لەسەر بکەین مۆزەخانەکان تەنها وەکو سەردانکردنە بۆ قۆناغەکانی ئەوەی بڵین بە کالۆریۆس و هەروەها ڕێگەی کنەوپشکنی نیشمانەیە بەداخەوە ئەم ساڵ بەرکاتی کۆرۆناکەوە مەگە لە مانگی 5-6 ئینشاڵڵا دەست بکرێ بە کنەوپشکنی. یعنی زۆر ئەو چانسە نابێت بچی لە ناو مۆزەخانەکان ئیشکەیت یاخۆ ئەبێ زانکۆکانی سە زۆربەی وڵاتانی دنیا بۆ نمە ئۆکسپۆرد هارڤارد ئەو زۆربەی زانکۆکانی دنیا توان بڵێم مۆزەخانەیەکی تایبەت بە خۆیانیان هەیە، هەم بۆ بواری فێرکاری هەمیش تەلەبەکان ئەتوانن سوودی لێ وەرگن لە کاتی پراکتیکە. زۆر باشە مامۆستا کاتمان زۆر کەماوە دواوتە دەگەر شتێک پەیامێکی دەبێت بۆ مۆزەخانەکان بۆ لایەنە پەیوەنددارەکان یاخود بۆ هاوڵاتیان و بۆ خوێندکاران. واللهی ئێستا بۆ منە لە دنیا بەهۆی کۆرۆنا و دنیا وەکۆڵی لۆکداون بۆ داخراوە زۆربەی وێبسایتەکانی مۆزەخانەکان هەر لێبن بۆ نمە بنووسن دە بریتیش میوزیەم ئەتوانین چیتە ناو مۆزەخانەکە و بگەڕێ وایە خۆ لەوێ بیت بە ئۆنلاین هەم لۆفەر هەیەی هەم بریتیش میوزیەم هەیەی هەم مۆزەخانەی سلێمانی وێبسایتی هەیە ئەتوانن لە ڕێگەی ئەو وێبسایتانەوە بچنە ناو مۆزەخانەکان و ئاشنای کەلوپە لە شوێنەوارەکان بن کە لە ماڵەوە دانیشتی دەتوانانی ئەوە سوود لەوە ژوەرگریت. ئەو بابەت ئەوە شتێکی زۆر باشە ئینشاڵڵا زانیاریەک بۆ بینەران زۆربەی توانم بڵێم وەک مامۆستا ئاماژەی پێکرد مۆزەخانە نێودەوڵەتیەکان کە ڕەنگە پارەیەکی زۆرت بێت تا تۆ بچی سەردانیەوەکی و بچیتە مۆزەخانەکەەوە، بەڵام ئێستاکە لە ڕێگەی ئۆنلاینەوە وەک وایە لەوێبی بەشێکی زۆر لە مۆزەخانە نێودەوڵەتیەکان
جیهانیەکان با بڵێن لینکی ئۆنلاینیان هەیە دەتوانیان لێ زانیارێکی باشتری خستنەوە مامۆستا. زۆر سپاس مامۆستا بۆ ئامادەبوونت کاتمان گرتی دەست خۆش بێ دووبارە پیرۆزە لە هەموو ئێوەی بەڕێزان و هاوکاران و هاوپیشەکانتان لە لەوانەی کە شوێنەوەرناسن یاخود لە مۆزەخانە ئیش دەکەن یاخود شوێنەوەرنۆز و مێژوو دۆستن. بینانی عەزیز ناوڕێکمانەیە و بینەوەدات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام وڵایزان هاوڕێ و هاوکارمان هونەرمەندی دەنگخۆش کاک هۆشمان محەممەد لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە ناجاتێکی چڕیوە واروەها دەرهێنەری زۆر خۆشەویست و ماندووی پەیام کاکە عادل عیزەت بە هاوکاری کاکە ئاریان کاوانیش دوو دەرهێنەری ماندوون لەم مانگە پیرۆزی ڕەمەزانەیە بە زمانی بڕۆژە و کلیپێکی جوانیان بۆ دەنگە ناوازەکەی کاکە هۆشمەند محەممەد کردو بە بینەری ئەو مناجاتەیە بین بزانین ئەو کلیپە جوانە کە دەستی ماندووبوونی ئەوانی پێوە دیارە گوێ لێ دەگرین. يا إلهي يا إلهي يا إلهي لقابي رحمتك هرگز نابم ماویس نابم لبخشین لسوز و مهر و رحمتك سرم سرما و کمشین لنوازاری وش
وجدانم ئەترێ مەواڵم بۆچی دڵی نەفام و گەوجی من لەناو بەحری تاوانە ڕۆچی خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ئایا خۆشی ئەم دنیاە لە بەرامبەر باشتی خوا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا ژیرانەیە بۆ ئەمەیان مرۆڤەوەیان لەدەستدا دڵ بەناڵە هاتەوەڵام ئەی نەزانی وێڵی داو نەزانی ڕەحمەتی خۆدا ڕایە ماڵێ وەکو لافا تۆ نەزانی کاتێ بەندە سوزدە دەبا لە ناخی تۆ فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو چۆن فریشتەکانی ئاسمان بۆیە پاڕێنەوە بەکو دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز ئەزان وەک دەزان کە ئەمڕۆ لەگەڵ بەیانی بڕیارە موچەی مامۆستایان دابش بکرێت بەڵام هێشتا ناڕەزایەتیەکان بەردەوامن لە سەرجەم شار و شارەشەکانی هەرێمی کوردستان و بەشێکیان لە سەرشەقامەکاندا خۆپیشاندانی ئەنجامداوە داوای دابشکردنی موچەکانی دیکەیان دەکەن بۆ پێی کە ئێستا لە مانگ نزیک دەبین و لە مانگی 6 بەڵام هێشتا تەنها مانگی موچی مانگی یەکیان دابش کردووە لە دوایین هۆشداریشیاندا باز لەوە دەکەن کە مەترسی خوێندن لە ئارادایەوە دەوترێت کە پێدەچێت بایکۆتی سەرتاسەری خوێندن لە هەرێمی کوردستاندا بگرنە بەر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە چەند میوانێکمان ئامادە دەبێت و لە ستۆدیۆ لە ئێستادا مامۆستا تاریق میوانمان دەبێت وهروەها لە هەولێرەوە مامۆستا نەوزاد عومەر خدر میوانمان دەبێت و لە دۆکیشە و میوانێکی دیکەمان دەبێت ئەویش مامۆستا ڕێبەر ئیمینکی و لە هەولێریشەوە مامۆستا نەبەرد ئەحمەد مامۆستای ناڕازی ببورن لە گەرمیانەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە سەرەتا دەچین لای مامۆستا تاریق مامۆستا سڵای خوات لێبێت زۆر سپاس مامۆستا ئەوەی کە هەیە ئێستا باز لەوە دەکرێت لە نێو خەڵکدا بڵاو دەوترێت مامۆستایان کە ئەم موچەیان وەرگرت بێدەنگ دەبن و ناڕەزایەتەکانیان کۆتایی پێدێت تا چەند ئەمە ڕاستە تا چەند ئەوەیە کە کۆتایی بە ناڕەزایەتەکانتان دێن سەرەتا سپاس بۆ بەشداریکردن لەم بەرنامە لە ڕێگەی جەنابتانەوە لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە موچەوە هەیە لە ڕاستیە مامۆستا هیچ کاتێک جورئەتی نەداوە بەخۆی کە بچێتە سەر شەقام داوای ئەوە بکە کە موچەکەم بۆ دابین کە موچەکەم بیتیتر ناڕەزایەتی من کۆتایی پێ خۆتان نەزان ناڕەزایەتەکان تەنها خۆی لە موچە نابینێتەوە بەڵکو موچە بووە بە بەشێک لە ناڕەزایەتەکان کە بتوانێت فەشەل بە سیستەمی پەروەردە بێنێ ئەگینا ئەگەر ئێمە سەرنجێکی سیستەمی پەروەردە بکەین لە هەرێمی کوردستانە فەشەلە یعنی سیرەکەی خوێندن بە هەموو هۆکارەکانی تۆ واد لێ کردووە جمودت کردووە ئیتر ئەمە بەشێکیە توانین بڵێن پەیوەندی بە موچەوە هەیە واتە ناڕازیەکەیەوە دژی ئەم سیستەمەیە نەک دژی ئەم معاشێکە دووە بێگومان ئەگەر جەنابتان وەکوەوەی کە لە بواری ڕاگەیاندنا متابعەیەکی جدیتان هەیە لەسەر مەوزوعەکە ئەگەر بزانن بە ڕابردووی ناڕەزایەتەکانە بڕۆنەوە هەمووی پەیوەندی بە موچەوە نییە لە زەمانێکیشا بووە موچەش خۆی لەسەر سکەی خۆی بووە ناڕەزایەتەکانی مامۆستایان بەردەوام بووە لەسەر شێوازی سیستەمی بەڕێوەبردنی پەروەردە بۆ خۆی ئێستا یەکێک لە
ئەگەر ئێمە تەوزیعی کاری پەروەردە بکەین فەقەرەیەکی پەیوەندی بە مامۆساوە هەیە، فەقەرێکی پەیوەندی بە قوتابیوە هەیە، فەقەرێکی پەیوەندی بە بینا و شێوازی خوێندنەوە هەیە، بە پەیوەندی بە سیستەمەوە هەیە. ئەمانە هەمووی بۆ خۆی ئیشکالێتی گەورن لە وەزارەتی پەروەردە. ینی وەزارەتی پەروەردە ئەگەر بیەوێ بڵێم من ناڕەزایەتەکان کۆتایی پێێنم، ئەوە من دڵنیایەکەم دێرەوە ناڕەزایەتەکان بە موچەیەک کۆتایی نایە کە 6 مانگە ئەڵێ موچەی ئامادە نەکردووە و چاوەڕێی موچەی بەغدان لە پڕێکە ناڕزایەتەکان کە فراوانە بێ کە شێوازێکی سەرتاسەری بەخۆیەوە ئەگرێ یەکسەر لیستی موچەیەن لە دەرەوە کلیلەکەیان لە بەردەسایە کە ئەیکەنەوە و دووبارە پارە دەریێن موچەدەن بە ماوەسایان. خۆی لە ڕازیە ئەی وەزارەتەکانی ترچی ئایا وەزارەتەکانی تر بێدەنگە بن لەسەرم حاڵەتە؟ ئایا ئەم ناڕزایەتیانە تەنها مامۆسایان ئەگرێتەوە یا مامۆسایان بۆ تەنها توانیویانە گرنگی بە بوارەکانی شکاتێکدا سەر جەم فەرمانبەرانە ئەم کێشەیە بێگومان یعنی تۆ ئەگەر سەرنج بی هەموو وەزارەتەکان حتا لەو تویتانە کە ئەکرێت داواکەن ئەڵێن تکایە ناڕزایەتەکان با بەردەوام بێ بۆی موچەی وەزارەتەکانی تریش دابین بکرێ. تەنها یعنی ئێمە ناڕزایەتەکان تەنها لە بواری موچە ئەگەر بواری موچە بێ مامۆسایان کێشیان موچە بواە بۆ ئیدامەدانی خوێندن لە ڕاستە تۆ مانگی یەک لەکوێ و مانگی 6 لەکوێ یعنی پەیوەندی بە شێوازی سیستەمی بەڕێوەبردنەکەەوە هەیە کە وەزارەتی پەروەردەش مێزۆن یایەکێکە لەوان. مامۆستا میوانی کەمان لە دووەکەوە ئامادەیە دەچین لای مامۆستا ڕێبەر. مامۆستا ڕێبەر سڵای خوات لێبێ سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. لەوە دەست پێ دەکەم ناڕزایەتەکانی مامۆستانی دووەک بەکوێ گەیشت وە دەوترێت چەندین مامۆستا دەستگیر کراون لەو دەڤەرەدا. لە ئێستادا بارودۆخی ناڕزایەتی مامۆستایان لە چه ئاستێکدایە؟ بله وەکو یا دیار پشتی کو ما وەکو مامۆستایەت باژێرە دۆگێ فەرمانبەرە بڕیاردای خرڤەبوونی ئەنجام دەین و پیچ ڕەنگێکی دەرفەت نەدا ما کو ئەم پەیاما خۆ بگەهێنین ئەو پەیاما کۆدا تێدا بێژین ما موچێ خۆت vێت و هەروەسا ما پاشکەفتێ خۆت vێت سەرجەمێ وان مامۆستایەت هاتینە دەستە سەرکردن 130 مامۆستا بوون جوان gelek herwê şevê hatine azadkirin û evê dîtirê timayîn 12 mamosta evrûke eldadgehê biryara wan hate dan ku bihêne azadkirin ji wan evê hatîne azadkirin ta vê kat jimêrê nuke ez yêş bingehê polîsan têm tinê 5 mamostayet hatîne azadkirin ev mamostayet dîtir 5 ji wana biryariya hatiye dan ku bêne azadkirin û du ji wana hêşta keysa wan negeştiye dadgehê wa mamosta bedelberwarî rêkxerê xwe pîşandanê serokê encûmenê grupê me mamosta careka dî hate tometbarkirin ep maddeyekî madde handana xelkî bû sercada ve careka dî hate deste serkirin biryara sibahîl dadgehê amade bît bû wergirtina îfadeyan da ku careka dî lêkolîn lêbêtekirin û we bêhte azadkirin kefalet. باشە مامۆستا هیچ توندوتیژێک ڕووی داوە تا بە لێشاو ئەم هەموو مامۆستایە ئەم هەموو چالاکە مەدەنی و ڕۆژنامەنووسان دەستگیر دەکرێن لەو دەڤەرەدا؟ مامۆستا دەنگ باش نییە ببوورە ئەگەر گوێت لێ دووبارەی دەکەم و پرسیارەکەم دەڵێم هیچ توندوتیژێک ڕووی داوە لە دهۆکدا تاوەکو مامۆستایان چالاکانی مەدینی بە لێشاو دەستگیر دەکرێن لەو دەڤەرەدا ئایا هیچ توندوتیژێک هیچ ناڕەزایەتێکی لێکراوە کە بێتە مەترسی بۆ لایەنە پەیوەنددارەکانی ئەو ناوچەیە؟ بەڵێ توندوتیژی ڕووی داوە لەگەڵ مامۆستایان و هەروەسا لەگەڵ هەموو ئەو خەڵکی لە ناو خوپیشاندان تایبەت مامۆستایەت دهۆکێ هەرەشە لێت هات نەگیرن چ پڕێکا سوشیال میدیایê û çi pirêka mesêca we çi pirêka ku derêxistina hindek mamosta şevaberî xwepîşandanê ji malê we û her wesa hindek mamostayê dî ku roja xwepîşandanê nehêla beşdarî xwepîşandanê bin ev hemî rêka hêzên emnî rêgirî li mamosta kirin û rêgirî wî dengê azad kir ku mamosta peyama xwe bigehînît û hiç rengekî derfet nedame ku em bişên peyama xwe bigehînîn û
و تانو کشی و دیهیجی الجه خو پیشاندانه گلک هزت امنی آماده ببون یا شوا و جرکادی ما مستاده چن بریارا هنده بدن که خو پیشاندانه کادی بکن لیمچه حلویس نبون بس افرو که عمل بردر دادگاه دو که و دادگاه و آماده بوین و اگر هاتو ما مستاید ما نه آزاد کرن حوالت ما نه آزاد کرن رنگ ام بریار بدین خرفه بونه کادی انجام بدین بو هنده حوالت ما بین آزاد کرن و ایدی بلا ام قدر ما مستعد خوب بگیریم بلا هزت امنی قدر ما بگیرن هاری کاری ما بکن بو هنده ام پیام خوب گینین نبینه سر جاده آن و کوستر آماده کن و رفا آماده کن و سیارت مازن منشا آماده کن بو هنده ما مستعد کن اددا ببینه بنگهت پولیسا ابتنه البنگهت پولیسا براستی وکو مزانیاری ورگرتینش گلک ما مستا گلک قدر لحاتا گرتن و او افسرت پولیست بنگهی رزکا جوان الماموستا گرتن و گوته هین اوه مافی هوایلی اوه بریاره که هینت هاتی ندست سر کرن و راه نکرینه بولای ما الویره از دخواست کم الاداره باجر دوهو که و هر واسا سروکاتی حکومت هرمه مراجعه خدا بکن و ریک کادی ببینن بو هنده کو ما مستاب گهنه مافت خو بو هنده کو ما مستاب بشید پیاما خوب آزادانه در ببرید دیرش تند و تیجیه دیرش دست وردانت حزبا ولایانت سیاسی چونکه اصلی که شوان ما مستامه از یه بیلاینم و همه حوالت گلمه داد بیلاینن رنگ اندک ما مستاید حزبیت ناف مدا بشدار ببین بس وکو عمل خوب پیشاندان آمادت بین عمل ویری دخازا مافی خود کن و کوما مستا مدخازا رو خاندنا دا صلات نکریه مدخازا دزوینانا هنده نکریه کوما بکنه اداره پارزگه کوما دخازا هنده نکریه کو حکم بده هلوشاندن تنه مدخازا موچه خویا کری مدخازا رزق زاروکت خویا کری کو گلک ما مستافگاوه نچارن پناه ببنه دزگهت خیرخازی ریک خراوت دو که ریک خراوت جواک سویل که هاری کاریا واب کن بونده بشن جلک جشن بزارو کت خوب کرن و موچه و 5 هیوا 4 هیوا الدف حکومتش بلی پاش کرتی و چی حکومت هزرت هنده دانا کت جیار افاما مستا خوش بکن سکن رنگ و ریبارد مال بروی حتا ویل بروی نخوشیه بومجی خوش نینه بومجی خوش نیم چنه سر جاده آنو دخوازا مافی خوب کن بس اگر ما چریک نبن اوبتنه او ریکه یا که هم بشین مافی خو و زاروکت خوب دست ببینین زور باشه مامۆستا ڕێبەر لەگەڵم بمێنەرەوە من مامۆستایانی ناڕازی لە سلێمانیش و لە هەولێریشم لەگەڵە دەمەوێت لە ناو قسەکانمان نابزانم هەڵوێستی ئەوان بۆ پشتگیری ئەوە چۆن نەبێت لە ئەگەری ئەوەی ئەگەر بێت و ئەو مامۆستایانەی کەوا لە پارێزگای دهۆک با بڵێن دەست بەسەر کراون ئەگەر ئازاد نەکرێن بۆ زیاتر لەسەر قسەکردن لەسەر هەڵوێستی مامۆستایان دەچینە شاری هەولێر لەگەڵ مامۆستا عمەر قسە دەکەین وەکو یەکێک لە مامۆستایانی ناڕازی مامۆستا سڵاوت لێبێت دەمەوێت بزانین هەڵوێستی مامۆستایانی هەولێر بە تایبەت و وەروایە وەکو مامۆستا لە هەرێمی کوردستان بەگشتی مامۆستا نەوزاد عەفوان مامۆستا نەوزاد عومەر پێم وابێ باڵێ مامۆستا نەوزاد عومەر مامۆستا هەڵوێستی مامۆستایانی هەولێر بە تایبەت وەروەها توانین بڵێن هەڵوێستی مامۆستایان ئێستا لە هەرێمی کوردستان بەگشتی لە هەمبەر ئەم بارە دۆخە کە هاتۆتە پێشەوە بە تایبەت قەیرانی موچە و دواکەوتنی موچە و کەمکردنەوەی موچە و بە شێوەیەکی گشتی خراپی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان و تەواوی سێکتەرەکانی تری ژیان لە هەرێمی کوردستان بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان سڵاو ڕێزی تایبەتم بۆ ئێوەی بەڕێز و ڕێز و خۆشەویستیم بۆ هۆرد و میوانە خۆشەویستەکەی سلێمانی و دهۆک دەستان خۆش بێ بۆم دەرفەتا طبعاً سەبارەت بە ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان کەڵەکەی کردووە و بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە لە نێوانیاندا پێنەدانی موچەی فەرمانبەران بەگشتی و موچەی مامۆستایان بە تایبەتی بەڕاستی مامۆستایان لەم حاڵەتە و لەم بارودۆخەدا لە بارودۆخێکی یەکجار سەخت لە بارودۆخێکی یەکجار دژواردا گوزەر دەکەن کە خۆتان ئاگادارن لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەم چەند ڕۆژە ناڕەزایەتی و شەپۆڵی ناڕەزایەتی لە سەرجەم شار و شارۆچکەکان لەلایەن مامۆستایانی خۆشەویستەوە بڵێن هاتە ئاراوە لە نێویشیاندا بە تایبەتی کە
باس لە مامۆستایانی سەربەڵندی دهۆک دەکەین کە لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە و ئومێدی بەردەوامیان بۆ دەخوازین و ئەوانەی کە ئازاد نەکراون ئینشاءالله لە زووترین کاتدا ئازاد بکرێن کە بەڕاستی ئەمە عیبەیەکی گەورەیە جارێکی تر بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ حکومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی کە ڕێز و حرمەت بۆ مامۆستا دابنێ شکۆ بۆ مامۆستا بجێڕیتەوە کە مامۆستا هاتووە تەنها داوای حەقێکی خۆی کردووە تەنها داوای مافێکی سەرەتایی خۆی کردووە کە موچەیە خۆتان نەزاننەوە خەریکە مانجی پێنجی ئەم ساڵ تەواو دەبێتن مامۆستا تا ئێستا دینارێکی موچەی ساڵی نوێی وەرنەگرتووە کە ئەمە داخێکی گەورەی و خەفەتێکی گەورەیە بەڕاستی عیبێکی گەورەشە بۆ خودی حکومەتی هەرێمی کوردستان کە لەبری ئەوەی بێبیر لەوە بکاتەوە پلانێک دابنێتن بۆ ئەوەی ئەم قەیران و ئەم تەنگەشەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە چارەسەری بۆ بدۆزێتەوە و دڵی مامۆستایان و فەرمانبەران خۆش بکات لە هەرێمی کوردستاندا بەڕاستی بە شێوەیەکی زۆر ناشارستانیانە بە شێوەیەکی زۆر نابەدەنیانە بە شێوەیەکی عەسکەرتاریەت هەڵدەکرێتە سەر مامۆستایان بۆی مامۆستایانی خۆشەویست مامۆستایانی قەدرگران کە ڕۆڵەی ئەم ملەتە لە بەردەستی مامۆستایان پەروەردەکراون کە هەموو کاتێک بەپرسان دەڵێن ئێمە قەرزاری مامۆستایانین بەڵام قەرزاری مامۆستایان بەو بێڕێزیە بەڕاستی جێگای داخ و جێگای ئەسەفا بۆیە من لێرەوە وەکو مامۆستایانی هەولێر دەنجی خۆمان دەخینە پاڵ سەرجەم مامۆستایانی سەرجەم شار و شارۆچکەکان بە دهۆکتەوە بە سلێمانیتەوە بە هەڵەبجە و بە گەرمیان و بە ڕاپەڕین و بە چەمچەماڵ و سەرجەم شار و شارۆچکەکانەوە کە ناکرێت چیتر بەم شێوەیە حاڵ و گوزەرانی مامۆستا لەم دۆغە سەختەدا بەو شێوەیە گوزەر بکاتن ئەبێ حکومەت بەڕاستی یعنی بێتە سەرخەت و چیتر هەموو دوو مانگجارێک و سێ مانگجارێک موچەیەکی ناشایستە کە بەڕاستی ناشایستەیە چونکە ئەو موچەی کە ئێستا ئەمڕۆ دابەشی دەکاتن موچەی کەنجیە موچەی 5 مانگ پێجستایە ینی جێگای داخ و جێگای ئەسەفا بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم کە ناکرێت بەم شێوەیە حکومەتداری و دەسەڵاتداری و فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستاندا بەم شێوەیە بە هیچ شێوەیەک جێگای قبولکردن نییە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان یان ئەوە تەیە کە مادام حکومەتە و مادام خۆی بە خەمخۆری ملت دەزانێ ئەبێ ڕێگە چارێک بدۆزێتەوە ئەگەر باز لەوە دەکا ئەمڕۆ ڕێژەی نەوت دابەزیوە و داهاتەکانمان کەمی کردووە و قەیرانی ئابووری بەرۆکی ئەمەی گرتووە و نەخۆشیەکان نەخۆشی کۆڕۆنا ڕووی لە هەرێمی کوردستان و لە وڵاتان کردووە ئەی باشە ساڵانی ڕابردوو چیتان کردووە ئەی پلانتان لە ساڵانی ڕابردوودا چی بووە ئەی بۆ نەتانتوانیوە بناغەیەک و بنەمایەکی سیستەمێکی ئابووری بەهێز بۆ ئەم وڵاتە دروست بکەن بۆی لە ڕۆژێکی ئاوا کە قەیران دروست دەبێتن بتوانن هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم قەیرانە گەورە ڕزگار بکەن و نەجاتی بدەن زۆر باشە ماوەستا نەوزاد دەگەڕێمە وڵات لە ستۆدیۆژ میوانێکی دیکەمانەیە دەگەڕێنەوە وڵات ئینشاڵڵا مامۆستا ناڕەزایەتەکان ئەگەر بەردەوامی هەبێت یاخود داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت لەلایەن حکوومەتەوە پلانی دیکە یاخود تاوتوی دیکەتان کردو بابەتێکی دیکە کە بیگرنە بەرامبەر بە بۆی کە داواکاریەکانتان ئەو مافانی کە لای حکوومەتەوەری بگرنەوە بەڵێ بێگومان لە ڕاستیا ئێمە ئەوەی کە پەیوەندی بە ناڕزایەتەکانەوە هەیە ناڕزایەتەکان کۆتایی نهاتووە بەس ئەوەی کە ڕێگر بوو هەتا ئێستا لە بۆ لە ناڕزایەتەکان نەچۆتە قۆناغێکی نوێەوە یا نەیتوانیوە مەسەلەن سەرتاسەری هەنگاو بنێ لە ڕاستیا پەیوەندی بە ئەم نەخۆشی کۆرۆناوە هەبوو بۆ خۆتان نەزانن فترەیەکی زۆرە بەهۆی کۆرۆناوە خەڵک بۆ خۆپارێزی دوورەکەوتەوە لە قەرەباڵخی ئەوانە ئەوە یەکێک بوو لەوە کارەکان بە دوای شە مەوزوعی ڕەمەزان هاتە پێشەوە بۆ خۆتان نەزانن جم و جوڵ و هاتوچۆ ئەوانە لە ڕەمەزانە بەهۆی ئەو شەکەتی و ماندوویەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پابندن بە مەناسیکەکانی ڕۆژ و نوێشکردن و ئەوانەوە ناتوان وەکو پێویست بەڵام دڵنیاتانەکەین لە ڕۆژانی دوای ڕەمەزانە کە ئەکەوێتە بەردەم ئەو مەوعیدەی کە وەزارەتی پەروەردە دایناوە بۆ ئیمتیحانەکان لە ڕاستیە ئەگەری بایکۆت هەیە بەڵێ ئەگەری خۆپشاندانی سەرتاسەری هەیە و تەنسیقێکی باشەیە لە بینی مامۆسایانی دوهۆک و هەولێر و هەردوو ئیدارە ڕاپەڕێن و گەرمیانە لەبەرەوە لەگەڵ پارێزگای هەڵەبجا لەبەرەوە یعنی مامۆسایان بە موچەی کە ئێستا بە پەلەپەل و ئەم شەو ڕایان گەیان و بەیانی ئەیدەن بە مامۆسایان لە ڕاستیە مامۆسایان بەمە ئیکتیفا ناکەن یعنی ئەگەر دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان وا بیر بکەنەوە هەر کاتێک مامۆسا بە شێوازێکی سەرتاسەری هاتە سەرجادە
بێ بە موچەیەک دەم کوتی بکە بێگومانەوە جێگەی قوبوڵ نییە و مامۆسایان زۆر زۆر لەوە گەورەترن کە سەری خۆیان نەوی بکەن بۆ ئەوەی کە بڵێ با موچەکەمان بنێەوە. من لە سەرەتاوە باسم کرد کێشەی سیستەمی پەروەردە تەنها موچە نییە، بەڵێ موچە بۆ بە ڕێگر لە بەردەمیەوە کە مامۆسان نەتوانێت دەوام بکە گرنگی بدا بە قوتابیەکانی، گرنگی بدا بە ناوهۆڵەکانی خوێندن، ئەوەی یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان. بەڵام لەگەڵ ئەوەیشا پێش ئەم نەخۆشی کۆرۆنایش لە ڕاستی ئێمە موچەی مانگی 9مان وەرەگر لە مانگی 2 دەواممانە کرد. یعنی ئەگەر پابند بێ بە موچەوە، ئەگەر کێشەکە موچە بێ بەتەنها مامۆستا ناتوانێت 5 مانگ فاسیلە هەبێ لە بینی خوێندن و دەوامە تۆ بێ موچەی 5 مانگی ڕابردوو وەرگری. لەبەرەوە لە ڕاستیە ئەو مامۆسایی کە لە دوهۆک باسی کرد ئێمە دوێنێ لە بەردەم سەرای ئازادی مامۆسایانی ناڕازی هەمومان کۆبووینەوە بۆ پاڵپشتیکردنی ئەو مامۆسای گیراوانەی کە چۆنە لەگەڵ دهۆکە. ئێمە تەنسیقێکی زۆر باشمانەیە و عیلاقەیەکی زۆر باشمانەیە بۆ ئەوەی کە بە هەماهەنگی پێکەوە ناڕزایەتەکان دەربرن، چکە خاوەنی یەک معاناتین، خاوەنی یەک وەزارەتین لە چوارچەوەی وەزارەتێک و سیستەمێک و بەڕێوەبردوویەک و پەروەردەیەکە کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستەیش زیاتر ئیش لەسەر ئەو دوو ئیدارەیەکە، بەڵام هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەم دوو ئیدارەیە بەردەوام پێکەوە گرێدەن. یعنی سیر کە بەرپرسیارەتی لە بینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە فەرق و جیاوازێکی زۆری هەیە. ئەوان بەدەمەڵن با دوو ئیدارەی دروست نەبێ، بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە عەمەلی ئەچنە ناو ئەوەوە کە ئێمە خاوەنی یەک معاناتین، هەمومان پێکەوەیینە سەرجادە داوای مافەکانمانەکەین بەرامبەر بە کێ؟ بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئێڵێم کاتێک کە ناڕزایەتەکان ئەو کەسێک کە کلیلی چارەسەری سەرفکردنی مادە و ئابووری هەرێمی کوردستانی لە بەردەسایە هەمویان شەریکن، بەڵام ئەوەی کە لە بەردەسایەتی ئامیر بسەرفە بەداخەوە تا لە زۆنێکا زۆنی زەرتەر کاتێک لە ڕووی ئەمنیەوە شڵەشان و پژێوی و مامۆسا بێتە سەرجادە بەداخەوە تۆمە دەداتە پاڵی ئەی گرێ ئەی بڕێ ئەی کوژێ سیارەی بۆیێنێتە بەردەم پارکەکان بۆی باریان بکە بیان بە بۆ شوێنەکان. ئەمە لە ڕاستیە سوکایەتیکردنێکی زۆر یعنی لە ڕادەبەدەرە بەرامبەر بە هاوڵاتیەکانی خۆت. هەر کاتە سنوورەکەی خۆت هاتنە سەر چۆک بۆ ئەوەی داوای مافەکانی خۆیانکەن، تۆ یەکسە کلیلەکە بێنیتە دەرەوە، پارەکە بێنیتە دەرەوە، سەرفیکەی بۆ ئەوە. ئەمە ئەو خەتەرە گەورەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو شەقە دروستەکەن لە بینی ناوچەکانی هەرێمی کوردستانە. ئەگینا بەڵێ مامۆسایان و فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان هەمویان تەنسیق و هەماهەنگێکی باشەیە لە بینوانە و بەردەوام عیلاقەمان هەیە بۆ ئەوەی چۆن بتوانین لە دوای جەژن درێژە بە ناڕزایەتەکان بدەین بە سەرتاسەری ئەو جارە بە شێوەیە کە بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ژێربار و ئەگەر نێتە ژێربار لە ڕاستیە ئەو کاتە بە ئەستۆی خۆی وەکو لە کوردەواری خۆمانە ئاڵێ ئەو کاتە شتەکە لە دەست دەرەچێت. ئەو کاتە هاوڵاتی هەرێمی کوردستان ئەم جیلەی کە ئێستا چاوەڕێی تاعیناتە و خۆبەخشە لە ناو وەزارەتی تەندروستیە وانە بێژە لە ناو ناوەندەکانی خوێندەجا. خۆ من ئەگەر داتایەک دەربێنین لەوەی کە خۆبەخشەکانی ناو وەزارەتی تەندروستی مامۆسایانی وانە بێژ و محازیرەکان لە ناو وەزارەتی پەروەردە دەبێنە وەزارەتی پەروەردە فەشەل چۆن نەچێ بەڕێوە. من لە مەکتەبێکام نیوەی مامۆساکانی محازیر وانە بێژە ئەی چیەکە بۆ چارەسەرکردنی ئەوانە؟ ئەی چۆن سیستەمی پەروەردە بەڕێوە بە موچەدا بە من وەکوی کەمیلا ئەوانش بێنە پاڵ دەنگی ئێوە دەنگی ناڕازی ئێوە بێگومان ئەوان لەسەر خەتن، بێگومان ئەوان ئەگەری ئەویان هەیە کە ئێستا ئەوان ئەنجومەنێکیان دروست کردو بۆ خۆیان وانە بێژان و خۆبەخشەکان ئەنجومەنێکیان دروست کردو بۆ ئەوەی کە بایکۆتی خوێندن بکەن. ئەوان یعنی ئەگەر ئەوان بایکۆتی خوێندنکەن ناوەندەکانی خوێندن بە تەنها میلاک ناچێ بەڕێوە. ئەبێ وەزیری پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بزانێ ئەو حاڵ با بزانین بچینەوە لای مامۆستا ڕێبەر لە دهۆک ئەگەر لەگەڵمان مابێ مامۆستا دەمەوێت ئەوە لە بەڕێستان پرسم بەدەر لە مامۆستایان لە شاری دهۆک فەرمانبەرانی وەزارەتەکانی تر وەزارەتی تەندروستی بێ یاخود وەزارەتەکانی تری هەرێمی کوردستان کەوا لەو شارەیە کارمەندیانەیە موچەخۆریانەیە و کەوانیش موچەیان دواکەوتووە. ڕاستە مامۆستایان هەمیشە سەرمەشق بوون و پێشڕەوی جڵەوی داواکردنی مافی حەقی هاوڵاتیان بوون.
هیچ لایەنێکی تر هیچ دەستەیەکی تر هیچ گروپێکی تری فەرمانبەران پشگیری مامۆستایانیان کردووە لەگەڵتان هەن هاتوونەتە سەر شەقام لەگەڵتان یاخود لە ئەگەری ئەوەی مامۆستاکان کەوا ئێستاکە دەست بەسەر کراون و ئازاد نەکرێن ئەوان ئامادەن پشگیری مامۆستایان بکەن و بێنە سەر شەقام لە کاتێکە ئەو مامۆستایانێکە گیراون تەنها داوای موچەیان کردو هیچی تر. بله کارمندت گلک وزارتا بشداری خرفه بونه ببوند گلمه و بطایبتی وزارتا خاندنا بالا نزیکی 1500 کسا که آماده ببون خوب پیشاندان بکند گلمه خرفه بونه بکند کارمندت وزارت تندرستی مل به مل ما و همی وقتا تلفونت مد کن و رساله فرد کن و بجن امید گلوه فرق ما و هونینه کاروبارت کمالاتی همو خلق دهو که اوه کو یه فرمانبر بید کو داوا ماف خوب کد حق خو کو حکومت طلب بکد الفيري بلا دوباره کیت نابینامه دا چه نبیت و چه نبویه بس با چونکو ما مستا ابراستی الدهو که وکی ما مستا اینو که آماجه بگیری اول نه چاره کو هر گاوه که ما مستحات سر جاده دخوازا مافی خو کر هر رأسن حکومت بریاره که بدد بجید صبح یا دوست به موچه ما مستادا بجده کن اول تشتکی گله که کریت بو حکومت کو مبهند قانع بکن چونکه اول دی بیت بردوام افس عدد دی دوباره بید و خلق راستی جه داخله خلق گله که الهند عرضه وكو تعليق المدن بجنا مهابرا هين چون خو پیشاندان و راتب خو تأمین کر ام ماینه حساب اوه بلا حکومت چاره کل الوان موچخورا بکد الوان فرمانبرا بکد اف نرازی بونه اف دنگ نرازی بونه اوش دو که بلند بوی دنگ همی ما مستا فرمانبرت باجر دو که بو نبتنه ما مستایت پرورده بلکه ما مستایت زانکوه بون کارمند تندرستی مل بمل منه و هر گاوه که اف ما مستایت ما نهاد نوازاد کرن همویا جامعه رای گوتی ام ادگل هوا کاچه هلویست هبید ایک و ام دوی هلویستی گهینه حکومت هرمی گهینه دا صلاتا باجر دو گهینه جهت پیوندی دار که اف ما مستا بین آزاد کرن الویر دخوازش حکمتت کم ما مستا و هر واسا فرمانبرا بشکل که عام نعلمین و جوره هر شک و ام هر جارکا موچه مگیرو ببید ام پاش کفته من ندنم ام برژینه سر جادا و خرفه بونه بکن بلا پلانه که بدانن سیستمه که بدانن ویک بکن ریکه که ببینن اوان فرمان برا راضی بکن هر ریکه که هبید موچه و دنه جانا و خوش بکن وکی ما مستای نو که آماجه پنده گیری کشا مبتنه اونین هکو کشا مت اتموچت ما مستادا مگل کش دیتین مکشتین پارت وانه بیجادا یت ما مستایت گره بس دا یت ما مستایت هنده دا کو اف ما مستای وقت دخوازا ما فی خود کن بلا حکمت الدیف دخوازا وابد و قدر وابگرید و نهیلیتن کو بین ایشاندن اشلاء پولیسا و اشلاء حزب امنی و کپراستیل دو که گلک ریگریت نکرن و الفیر ام سپاسیا ما مستایت هولیرت کن و ما مستایت سلیمانیت کن که دهی خرفه بونا خدا وینید ما مستایت ما بلاف کرین و گودی دنگ مید گل دنگ هوا رنگ مید گل رنگ هوا همی وکی جارا ما مستایت نو که گودی همی ایک پیام ما مستایت هولیره و سلیمانی و خانقین و مندلی و زاخ و دهوک همی ایک پیامه همی بوهنده کجارا کدی کرامت ما مستاب زفری تفا شکوه ما مستاب زفری تفا ما مستهند رازیل نبیتن دست خو بلنکتن آن دست خو درش کتن برانبری ریک خراوه که خوشیاناوی خوش بکن و سر راینده که ما مستای 20 میلیون حتی 30 میلیون دین الدف حکومته و کو پاش کفت و موچه هیوا ایک نورگرتیه و کو انسان افریقا هجده هیوا پینجه الویر دخوازش همی ما مستاد کم ایک دنگو ایک حلویست بن بو هنده کو دخوازا مافی خوب کن
دیر اش همی لاینت حزبی دیرش همی گروپت تندو تیجیه کو گروپ ما مستایه گروپ ما مستایت نرازیه نه گروپ چه تیروریسته نه گروپ چه تیک درایه که هاتی نه باجری تیک دن نه خیر ام شوا ما مستایه مالت میل نیوا دوکه و هکا دوک هاتا تیک دان اولی ده مالا ما خرابید بلا اوه بی نبیته هیجت بولایانت پیوندی دار بودا صلات هرگاه ما مستای خونه رازی کرد بجن دستکل پشت آن حزب کال پشت اوه همی هجتن ما مستای هاتی داخازا مافی خوب کرد اپر ریکه که شارستانی اپر ریکه که مدرن کو بیتن پیام ما خول در پارک ناف آزادی مادم پارک آزادیه بلا هیلا با ماموستا آزادانه پیام خو خان با دم جمیرک بو و هاو جای وهنده ند کر تو و ماموستا دست سر بکی و زارو که تو مین لیویا و وی رمضانه و بده برسی تو پیلیت مرکز آوه و گلک شوان هاجی تو پیلیت گرتی خانه زرکا و کو اشناف عیال خودیر کون زور سپاس با هوا بو همین ماموستا دو که ایوی دارم هر ماموستا راضی نبید که مافی بتخارن و همی یک دست و یک دل بند زۆر سپاس بۆ مامۆستا ڕێبەر لە دۆکە و میوانی بەرنامەکەمان و سپاس بۆی کە ئەم دەرفەتت بێمە بەخشید. ئەزان دەگەڕێنەوەی میوانەکەمان لە شاری هەولێر مامۆستا نەوزەد. مامۆستا ئێوە دوێنێ لە دوایین پەیامتانە لە ڕاگەیان کراوێکتاندا باستان لەوە کرد کە هۆشداریتاندایە حکوومەت کە خراپی کەرتی خوێندن لە هەرێمی کوردستان بەڕێوەیە و خراە سەر ئەستۆی حکوومەت هەرێمی کوردستان. دەنگۆی ئەوە هەیە کە بایکۆتی پرۆسی خوێندن بکرێت لە هەرێمی کوردستان. ئایا لە نێوان ئێوەدا لە نێوان مامۆستای ناڕازیدا تاوتوێن بابەتە کراوە؟ بەڵێ سەبارەت بە سیستەمی پەروەردە بەڕێزان خۆ سیستەمی پەروەردە تازەنی تێکچووە سیستەمی پەروەردە دمێکە تێکچووە لە وڵاتی ئێمە یعنی حکوومەت هیچ کاتێک ئاوری لە سێکتەری پەروەردە نەداوەتەوە یعنی بەلاشەوە گرنگ نەبووە وا دەزانێ سیستەمی پەروەردە تەنها لە چوارچێوەی موچەدا حکوومەت یعنی تەماشای دەکاتێ خۆت ئەگەر تەماشا بکەینێ سیستەمی پەروەردە لە وڵاتی ئێمە بەڕاستی زۆر دواکەوتووە پاشەکشەیەکی زۆری کردووە علاماتی پرسیاری زۆری دروست کردووە یعنی تو تەماشا بکە لە وڵاتی ئێمە هیچ شتێک نماوە بە ناوی سیستەمی پەروەردە خۆ داتاکان پێمان دەڵێن ساڵانە کە ساڵ لە دوای ساڵ ئاستی زانستی و معریفی لە ناوەندەکانی خوێندن بەرەو پاشەکشە دەڕاتن و مامۆستایان بەهۆی ئەو بێڕێزیی بەرامبەریان دەکرێت بەهۆی ئەو شکاندنی شکۆی مامۆستاوە بەهۆی بێقەدرکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا بەڕاستی شتێک نماوە بە ناوی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بۆیە لێرەوە دەڵێم ئەبێت حکوومەت بەڕاستی بیانی بەجددی ئەگەر دەوێتن ئاستی زانستی و معریفی لە هەرێمی کوردستاندا بەرز بکاتەوە ناوەندەکانی خوێندن پەرەی پێ بداتن بەڕاستی بۆ بێپلانی و بۆ بێ بەرنامەیە ناکرێتن بۆیە ئێستا لە حاڵی ئێستادا ئەوە 2 مانگ تێپەڕیوە نزیکەی 2 مانگ تێپەڕیوە و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا وەستاوە بەهۆی پەتای کۆڕۆناوە دوای ئەوە ئەگەر پلانێکی وا هەبایە حکوومەت بیتوانی بە پلانێک دابنێتن یعنی ئەوەش بێ پلانی حکوومەتە تو تەماشاکە لە دوای 2 مانگ دابڕان لە پرۆسەی پەروەردە فێرکردن لە ناوەندەکانی خوێندن قوتابی هیچی بیر نماوە قوتابی نازانی چەندی خوێندووە قوتابی نازانی چی داخلە لە بۆ ئیمتیحان تۆ ڕێک بێ بڕیارێک بدەی بڵێ کاکە بەبێ ئەوەی قوتابی ڕۆژێک بێتەوە بۆ قوتابخانە ڕۆژێک بێتەوە بەردەستی مامۆستا ڕۆژێک بێتەوە تعلیمات و ڕێنماییەکانی ناوەندەکانی خوێندن وەربگریتن یەکسەر لە دوای جەژنیەکی 6 دایناوە تاقیکردنەوەکان بکرێتن چۆن دەکرێت بە چ ئالەتێکە بە چ شێوەیەکە بە چ پلانێکە بە چ بەرنامەیەکە چۆن قوتابی ڕێنمووی بکرێتن چۆن قوتابی بەرچاوی ڕۆشن بکرێتن ئەم شتانە هیچی بەڕاستی نەکراوە بۆیە من دەڵێم بەڕاستی پەروەردە لە هەرێمی کوردستاندا زۆر سقت بووە زۆر پاشەکشەی کردووە و لەلایەکی تریشەوە یعنی ئەو بێڕێزی بەرامبەر بە مامۆستا دەکرێت لە هەرێمی کوردستاندا ڕۆژێک مامۆستا تێ هەڵدەدرێت ڕۆژێک مامۆستا ئیهانە دەکرێت ڕۆژێک مامۆستا کەلەپچە دەکرێتن ڕۆژێک مامۆستا جوێنی پێدەدرێت ڕۆژێک مامۆستا شکۆی دەشێنرێتن بەڕاستی پەروەردە بەو حاڵە ناکرێت لە هەرێمی ئێمەدا بۆیە تەماشا دەکرێت لەلایەکی ترەوە من پێتان بڵێم یعنی زۆر جار لە کەناڵەکانی ڕاگەاندنیش ئەم پرسیارم ئەو پرسیارێک کە بەڕێستان بۆ منتان کردووە لە زۆر جار لە کەناڵەکان ڕاگەاندن باسم کردووە دەسەڵاتدارانی ئێمە نایانەوێت پەروەردە سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستاندا بەرەو پێش بڕوا
نانویستە ڕۆژێک لە ڕۆژان خەمی دەسەڵات نەبووە خەمی حکوومەت نەبووە پرۆسی پەروەردە چاک بکەنەوە ئەم سقەتەی کە ڕووی لە پەروەردە چاکی بکەنەوە بە جۆرێک جیاوازی لە نێوان بەرپرسانی بمبورنکەم پەیامەتەوە بکەم بە جۆرێک جیاوازیی یەکجار زۆر لە نێوان قوتابخانەکانی حکومی لەگە قوتابخانە ئەهلیەکان دروست بووە کوڕ و کچەکانی بەرپرسانی ئێمە لە قوتابخانە ئەهلیە بەرزەکان و ڕاقیەکان و یانە دەرەوەی وڵات و بە سیستەمی جۆرا زۆر دەخوێنن بەڵام کوڕی فەقیر و خەڵکی ڕەشوڕوت و خەڵکی بێموچە منداڵەکانیان لە ناوەندەکانی خوێندن بڵێن بەشی سێکتەری حکومی دەخوێنن کە حاڵی پەروەردەی حکوومەت و سێکتەری پەروەردەش بەو شێوەیە لە هەرێمی کوردستاندا بۆیە چەند خاڵێکی من حەزەکەم باسی لێوە بکەم ئەگەر بە کورتی ماوەستاگیان کاتمان زۆر کەمە من دەڵێم بەسەر چاو من دەڵێم ناکرێت بەو شێوەیە هەموو مانجێک هەموو دوو مانگ و سێ مانگ جارێک بەو ڕزالەتەوە بەو شێوەیە مامۆستا بێتە سەرجادە و داوای قوتی خۆی بکاتن و مامۆستاتی هەڵبدرێ ئەو جەبێت و بڕیاریەوەی بدێت کە موچەیەک بە مامۆستا بدەیت یعنی شتێکی تر هەیە لێرانە من کە من باسی لێەوە بکەم حکوومەت ئەگەر دەرێ پارەمان نییە بۆچی دوو ڕۆژ بێش بەر لەوەی کە مزاهرە دەست پێ بکە خۆپیشاندانی مامۆستایان دەست پێ بکە وەزارەتی پەروەردە دەنگ و باسی نەبوو کە موچێ پێ بدرێتن ئەی بۆ خێرەت و دوای ئەوەی کە مامۆستایان ڕۆژانە سەرشەقامەکان و زەختیان لە دەسەڵات کرد تۆ ئێستانێکە دەی لە دابشکردنی موچە وەزارەتی پەروەردە پێش دەخەی ئەگەر تەماشاش بکەنێ بەڕێزان هەر ئەمڕۆ بڕیادرا وەزارەتی دارایی دەڵێ سەرجەم وەزارەتەکانی کەماون موچیان وەرنەگەتووە لەو چەند ڕۆژە دابش دەکرێت ئەی باشە ئەگەر ئەمە بوونی پارە نەبێتن کە ئێوە شادوتانەوە کە ئێوە ناتانەوێت بەڕاستی موچەی مامۆستایان دابش بکەن موچەی فەرمانبەران دابش بکەن ئەگەر ئەمە لە دوێکی شاڕدا نەبێت لە چی دەچێتن خاڵێکی تر ئەوەیە کە من باسی لێوە بکەم ئەوەیە کە ناکرێت چیتر ستەم لە مامۆستا بکرێ ناکرێت ڕەجاءن بەسە چیتر ستەم لە مامۆستا نەکرێت چیتر شکۆی مامۆستا نەچێنرێتن کۆتا قسەشم ئەوەیە کە دەڵێم ئەگەر بێت و مامۆستا تەنها بۆ موچەیەک بێتە سەرجادە تەنها بۆ بە پێدانی موچەیەک مامۆستا ڕازی بکرێتن ئەوە مەحاڵە بە هیچ شێوەیەک سەر ناگرێتن بۆیە لە دوای جەژن من پێم وایە ناڕەزایەتیەکان فراوانتر دەبێتن ئەبێ حکوومەت ئەگەر دەوێتن بەجددی بێتە سەرخەت و بەجددی بیر لە سێکتەری پەروەردە بکاتەوە مشور لە مامۆستایان بخواتن ئەبێ بەڕاستی چارەسەرێکی بنەڕەتی بدۆزیێتەوە ئەگەر نا بایکۆتی ناوەندەکانی خوێندن لە ئارادایە و ڕەنگە ئەمجارە ناڕەزایەتیەکان سەرتانسەری بێ لە هەموو کوردستاندا بەڕێوە بچێتن زۆر سپاس بۆ ماوەستا نەوزار لە لێرەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ ئەوی دەرفەتت بێمە بەخشی ماوەستا یان دەمەوێت دوا پەیامت بۆ مامۆستایان بە کورتی بە تایبەت بۆ مامۆستایانەی کە لەوانەیە ئەمڕۆ بەیانی موچەوە بگرن و تۆزێک ساردبوونەوە گەبێ لە مامۆستای ناڕازی ئێوە دوا پەیامتان چییە بۆ ئەو مامۆستایان وەڵام من لێرەوە پێیان دەڵێم ئەو موچەی وەریان گرتو هین مانگی یەکە معنای نییە تۆ لە یەکی شەشە بڕۆی دەوام بکەیتەوە و موچەی شت نەبێت لێرەوە پێیان دەڵێم بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن ئەو بەرپرسیارەتیە کەنەوەکانی داهاتوو فێرەکەین بە زڵم قوبڵ نەبێت ئێمە پرسیارێکی جددی هەیە بۆ مامۆسا ناڕازیە بۆ موچەی کەرتەکانی تر بە موچەخۆری کەرتەکانی تر بۆ شێوە نییە بەڕێزان ئێمە ئەرکی پەروەردەکردنینەوەی داهاتوومان لەبەردەسە جا ئەگەر ئێمە زڵم قوبڵ بکەین نەوەکانی داهاتوو زۆر بە ئاسانی دەسەمبووی زڵمە بن لەبەرەوە مامۆسایان ئەو ئەرک و بەرپرسیارەتی مێژوویەیان لەسرە بۆیە هەمیشە پێشەنگ بوون کە ئێمە ئەرکی بەڕێوەبردنی نەوەکانی داهاتوومان لە ئەستۆیە فێریانەکەین کاکە خۆ فێرکردن هەرەوە نییە تۆ فێریکەی بڕوا هەندەسە بێنێ ئەی خۆ تۆ ئەبێ دکتۆرێک بێ زڵم قوبڵ نەکە مهندیسێک بێ زڵم قوبڵ نەکە لەبەرەوە من لێرەوە ئەڵێم بە وەزیری پەروەردە ئەڵێم ئەگەر تا ئێستا ئامادەکاریەکرد نەکردو بۆ ئەوەی سیستەمی پەروەردە پێدا چونەوەی پیا بکەی لە مانگی نوە لەسەر پرۆسەی دیموکراسی پاشکۆ حازرکە پەیڕەو حازرکە بۆ ناوناوەندەکانی خوێندن بانەوەی داهاتوو فێری پرۆسەی دیموکراسی بکەش با فێری خۆپیشاندان و هاتنە سەرجادە و کاری مەدەنی بکەین ئەگینا تۆ هەر کەسێک جوڵاوە تۆ بڵێ وڵات دەستێکی لە پشتە و حیزبێکی لە پشتە حیزبیشی چییە؟ ئەسڵەن من گرفتەکەم لەگەڵ حیزبەکانی دەرەوەی پارتیویەکێتی ئەی ئەوان بۆچی نایەنە سەرجادە پێشڕەوی دەنگدەرەکانیان بکەن پێشڕەوی ناڕزایەتەکان بکەن تاوەکو ئەو زۆڵم و زۆرداری قوبڵ نەکەن من لێرەوە سپاسیانەکەم ئومێد دەکەم ئینشەڵا مامۆسایانی دهۆکی سەربڵند کە هەمیشە شانازیمان پێوە کردوون توانیان ئەو
سەرکەوتنە بەدەست بێنن و ئیشاڵا لە زیندانەکانە ئازاد دەبن و بەردەوام تاوەسڵمانەیە لێرەوە سڵاو و ڕێزمانەیە وەکو مامۆسایانی داڕازی سلێمانی بووە. زۆر سپاس بۆ میوانی بەرنامەکەمان سپاس بۆ ئامادەبوون. وەڵازان دەچینە لای راپۆرتێک کە باز لە دروستکردنی بەس هەڵبەت دەدانیان عفوان پێشەوە مامۆستا هەردی عەباسیشمان لەگەڵ بوو بەڵام بەداخەوە بۆی گرفتی تەکنیکیە و داوای لێبوونی لە یەکەی نەمانتوانی لەگەڵمان بەردەوام بێ لە گەرمیانەوە سڵاو و ڕێزمان بۆ مامۆستایانی گەرمیانی شەیە سڵاو و ڕێز بۆ تەواوی مامۆستایان و ماندوو هەموو فەرمانبەرانی ماندووکەوە داوای مافی و وەروەها حەقی خۆیان دەکەن. بەڵازان دەچین لای راپۆرتێک کە باز لە دروستکردنی قەرەخەرمان دەکات پێکەوە بینەری دەبین. ئەمە گەرمێکە ئەم گەرمە ئەوە گەرمەکە مووسڵی بێت گەرمێکی یەکتۆ بێت ئەم جارێکی وەکو ئامێرێکمان نییە ئەمە ئەمەمان بۆ دروست بکات و ئەمەمان بۆ بک بە قەرەخەرمان ئەوە ئابەم شێوازەی کە ئێستا خەریکین بەم شێوازەبی بڕین هەتاکو وشکە بێتەوە کە وشکۆ بوو ئەیبێن هەڵیە خەین تاکو تۆزە وشکە بێتەوە وشک بووە ئاگری تێمەڕدەین و ئاگری پێوەنێ ئێسووتێنین. ئێستا قۆناغی ئەوەیە بیسووتێن بە کوردی پێڵێن گوڵە پرۆزە ئەمە قەرەخەرمان و گوڵە پرۆزە ئەم دوانێ پیاڵ ئێستاوە تا ئیسووتێنین و بە ئیزنی خوا پاشان ئەیکەنە هەباشا و ئەیکوتین و ئیتر ئەچێتە بازاڕەکانەوە. کە سووتان دەبان دوای سووتانەکە چەند ڕۆژێکی بەسەراتێت دوای چەند ڕۆژەکە ئەیکەین بە هەباشەیەەکە هەباشەکە پاکیەکات پاکی ئەکات و ئەیکا بە قەرەخەرمانێکی پاک و پختە دوای ئەوەش هیچی نامێنێتەوە چی ئەمێنێت ئەوەی ئەمێنێ ئەیکەین بە ئاشا ئەیکەین بە ئاشا ئەی هەڕین ئایا بە هەڕایی بێ ئایا بە بێهەڕایی ئەیبێنە بازار و ئەو کاتانە ئەفرۆشرێت و ئەوە شتێکی جوان و پاک و پختە. پێش چەند مانگێک لە کاتی وادەی ئاسایی خۆی بۆ چلینەوەی بەرهەمی گەنم لە ڕێگەی دەڕاستەوە بەشێک لە جوتیاران پێشوەخت و بە سەوزی ئەو بەرهەمە لە ڕێگەی دەست و بازویانەوە دەچننەوە و لە پێدەشتێکی وەکو ئەم شوێنەدا دەسووتێنرێت و لە ئێستاشدا کە قۆناغی سێمە لە هەباشە یاخود لە بێژن دەدرێت بۆ ئەوەی بەرهەمەکە بخرێتە بازار و ئەمانیش بەرهەمی ماندووبوونەکەیان بچننەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر. وڵایزان بڕگەیەک دەبینین کۆمەڵێک زانیاری تیا لەسەر شەوانی پیرۆزی قەدر بە تایبەتیش لەم کات و ساتەیە کەوا ئێستاکە مانگی پیرۆزی ڕەمەزان لە کاتی شەوانی قەدردایە.
بارمەتی هاوکارانمان بەرنامەی ئەم جارەشمان پێشکەشکردن لە خوای گەورە دەپاڕێنەوە کە تاعات و ڕۆژوی ویلایەتتان قوڵ بێت ئینشاءڵڵا تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.